سڵاوتان لەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندیەکانتان بۆ قسەکردن لەسەر تەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ تەوری بەرنامەکەتان وەکو هەموو هەینیەکراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە بابەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بەناونیشانی facebook.com/نالێ دەتوان ڕاوتی بنووس سرنجەکانی خۆتان بنێرن. یەکەم پەیوەندیمان لە هەولێرەوە کاک عەبدولقادر لەگەڵماندایە. فەرموو کاک عەبدولقادر. ئەو کاتر باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت کاک عەبدولقادر. ئەو کاکە من دەمێت لەو تۆرە قسە بکەم. ئێستا کە لە شاری هەولێرێ ئەوەی گەورە گەورە حیمارەی گەورە دەکرێت لە دۆچێ حیمارەی گەورە دەکرێت لە مووسێ بە هەمان شێوە لە سلێمانی بە هەمان شێوە. بەڵام ئیشادی هەولێرێ ئەمن ئەوی ڕۆژێ جێم لە دکتۆر ڕژدووی بوو یەکێک نەی پرسی لە تەلەڤیزیۆنی گوتی بۆی هەیە کابرا لە جنوب بوو لەوە سەد بێتن ئەلێروکانە ئەوەی بەناو بکەی حیمارەی بەناو بکەی شوقەی بەناو بکەی گوتی کوردستان زش ئەکە لە عێراق ئەوە بۆی هەیە بێ لێرە باشە. لە کاتی خۆ ئەمە لە پێشامان بوو ئیسرائیل حولەتی زۆریدا پارێزی زۆریان هەبوو ملکیان کڕی لە فەلەستینیەکان عیمارەیان دەیکڕی ئەراضی زراعیان دەیکڕی پاشەرجینێکە ئیسرائیل بە تەواوی بووە دەوڵەت و سەرچی بەدەستکرد کە کابرا لەوێ خانی بەناوە عیمارەی بەناوە ئەراضی زراعی بەناوە ئەوە وای لێ نایە مستەقبەلەن ئەوە عەرەبە بێتە هێروکانە کێشەمان لێ دروست بکەن و ئێستا ئەمە لە کاتی خۆی بەبیرم دێ خەلکانەکەم و کە باز دەکرێت لە تاریخ لە ساڵی 21 چەند ماڵێک لە سعودی هاتنە کەرکووچێ ئێستا کە دەرێن ئەمە خەرچی کەرکووچێنەوە بە ئەسڵ ئەوە خاصەتەن عەسیرەتی جبووری ئەوجا ئەمن لێرەدا دەرێم باوەمان لێنێ ئەمە بەدەستی خۆمان ئەو کارە وادێ بکەین کەوا عەرەبی بێنی لێرە زێنیشتیان بکەین و مشتیان بەناو بکەین. زۆر باشە کاک عەبدولقادر بەڵێ زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت. مەجید لە ئامەدیەوە فەرموو کاک مەجید. نەزیر سارسنکێ نەزیر خەڵەتێ نەزیر سارسنکێ. بەڵێ کاک نەزیر لە ئامەدیەوە فەرموو کاک نەزیر. نەزیر سارسنکێ ئەوە چۆن نوێنماوەتی بۆ قەتاع بەلەدیە سارسنکێ هذا بينما قطعانين هاصل موظف فوق جاي نداية حكومي داني وده بينما بيشنا جاي نوبتا قطعانين بديناها. بله. أري والله إجا أصحاب كان أوجا جلبك. بله سپاس بۆ پەیوەندەکەت هێمن لە سلێمانیەوە فەرموو کاک هێمن. کاک شوان جانم کاتتا باشڕێز و خۆشەویستی هەمن سەراوی قبول بکەن بەڕاستی من دەبێت کە پەیوەندیم نەکردووەوە ئێستا حەزەکەم لەسەر کێشەیە قسە بکەم بەڕاستی ئەم کێشەی سوتەمەنیە کە ئێستا دروست بووە لە هەرێمی کوردستانە بە حکومەوەی کە حکوومەت پلانێکی داناوە بۆی لە بەنزیخانە حکوومەکانە بنزین بە نرخی 750 بفرێشێتەوە بە هاوڵاتیان. بەڕاستی من حەزەکەم وەکو چارەسەرێک یعنی چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە. بەڕاستی چارەسەری ئەم کێشەیە بۆ دەکرێت کە یعنی حکوومەتی هەرێم یان هەموو کۆمپانیانی کەرەوە لە هەرێمی کوردستاندا دەپاڵەون پاڵاوگەی زیاتر دابنێن بۆ بەرهەبن ئەو تێکان و چیتر دەستی چاوەڕی حکوومەتی بەغدانەکەین کە سوتەمەنیمان بۆ بنێرێت بۆ کوردستان و ئەو شەڕی بەڕاستی ئەو شەڕی بەغدا پێمان دەفرێشە کاک شوان بە پشتی لایەنە ئابووریەکەی بڵێن و نەڵێن چونکە خۆراکی ماگانەمان تەنانەت دەرمانی نەخۆشخانەکان و بەشێکی زۆری بەرهەمێنەوەتەکانیش ئێستا لە بەغداوە بۆمان دێت. یعنی کاک شوان بەڕاستی ئێمە بۆ نمونە ئەگەر لە سایق تەکسیەک بپرسین چەند خراپە ئەگەر لیترێک بنزین یعنی بەڕێژەی لە سا 50 بەرز بێتەوە ئەویش طبعا لە وەڵامدا پێ دەڵێت بە ناچاری کرێت تەکسی بەرز یعنی چۆن لە 3000 ئەبێ بە 4000 و بەڕاستی فیتەرێکیش بە هەمان شێوە بۆ نمونە یعنی حەقدەسەکەی لە 15000 دینارەوە زیاد دەکات بۆ 30000. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە بۆ نمونە ئێمە کارێ بکەین یعنی داوا لە حکوومەت بکەین ئەو پاڵاوگانی کە هەمانە کە ئێستا پاڵاوگەکانی بازیان و پاڵاوگەکە ئەو پاڵاوگانی کە لە نەوتخانە و ئەو بنزیخانە و ئەو پاڵاوگانی کە لە کەرکووک هەیە بەڕاستی بنزین بۆ ناو خۆ بپاڵێون و من هەرەوە نەمە بڕێزی هەموو سەراوی قبولکەن و سپاسانەکەم. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. کاوان عومەر هیوای زوو چاکبوونەوەی بۆ سەرۆکۆمار خواستووە. گۆران عەبدوڵڵا
وەک خۆی نووسیوەتی گۆران ئازاد لە دانیمارکەوە پێشنیازێک بۆ سەرکرداتی یەکێتی هیوادارم ئەم جارە فریوی مەسعود بارزانی نەخۆن وەک چۆن لە 2005دا مامجلالیان نرد بۆ بەغداد و خۆیان بوون بە حاکمی کوردستان وەکو خۆی خوێنمانەوە تێبینەکەی گۆران ئازاد لە دانیمارکەوە. میران ئاوات ئەویش هیوای چاکبوونەوەی خێرای بۆ سەرۆکۆمار خواستووە، وەها ئەدریس قەڵاتزێ نووسیوەتی من کاتێک دڵخۆشم کە هەموو خەڵکی جیهان دڵخۆش بن تا هەژارێک لە جیهاندا هەبێت دڵخۆشی من بوونی نییە. هاوڕێ لە هەولێرەوە فەرموو کاک هاوڕێ. ئەو کاتە باش زۆر سپاس کاک هاوڕێ هەموو کاتێکت باش. لە فێزی پێشمەگە قساکەم فەرموو هیوادارم خزمەتی پێشمەگە بکرێت و سێ پێشمەگە زیاد بکرێت. بەڵێ بەداخەوە پەیوەندێکی پشرا ئاسۆ لە چەمچەماڵەوە فەرموو کاک ئاسۆ. زۆر سپاس دەکەین کاک ئاسۆ فەرموو. زۆر سپاس وەڵا کاشوان بەنسبەتی ئێمە کە نفوسمان فەناوە و فسفۆر نییە ئیجابە فۆرمشم کەرکووکە ئێستا لە کەرکووک بڕارێک هاتووە کە ئەو نفوسانێکەوە فسفۆرە لەسەر نەبێ بە هیچ شێوەکاری پێ ناکرێت. ئیتر مستەقبینە بەپە نازانین چی بکەیت، نە فۆرمەکەم بۆ دێتەوە بۆ ئێرە و نە نفوسەکەشمە تێ بۆێ. ئیتر نازانم چارە چییە ئەگەر بکرێت جەنابتان لە بەرنامەی ڕۆژانەی NRT بەڕێزێکبانکەنەوە کێشەیەمان بۆ یەکلایی بکاتەوە. پێشتر باسمان لەم کێشەیە کردووە کاگاسۆ، ئەمە کێشەیەکی سیاسیەوە خۆ دەزانی لە پاس ساڵی 2023 تا ئێستا ناوچەدا بڕێنراوەکان هەمویان بەدەست ئەم کێشەوە دەناڵێن بە تایبەتی ئەو کەسانی کە لە هەر سێ پارێزگاکە هێرێمی کوردستان نشەجیان. بەڵێ کاشان پێم وایە سلێمانی ئەوانە هەولێر و مەڵبەندی پارێزگاکان بۆ بە فسوار من خەبارێکی وامی سۆ نازانم تا چەند ڕاستە. بەڵێ بووە؟ بەڵێ بووە لە ئێستادا کاگاسۆ، بەڵام ئێمە مەبەستەکەمان ئەو بوو ئەوەی کە پەیوەندی بە فۆرمی خۆراکەوە هەیە و ئەو کەسانی کە گلەی لەوە دەکەن کە تا ئێستا نەیانتوانی وە فۆرمی خۆراکیان لە سێ پارێزگاکەی هەرێم هەبێ کە خەڵکی ناوچە دابڕێنراوەکان بە سپاس بۆ پەیوەندەکەت. شێرزاد لە سلێمانیەوە فەرموو کاک شێرزاد. کاکشوانێوەرە باش زۆر سپاس دەکەین وارد باش فەرموو. کاکشوان هیوادارم ڕخنێتم لە چنابێ هەیە بڕواحیشی کراوانەوەری زۆر ئاساییە کاک شێرزاد فەرموو. پێم خۆشە ناوی ناوچە دامڕێراوەکان نێنی بڵێ ناوچە کوردستانی دابڕێنراوەکان. بەڵێ ئەمە یەک مە حەزەکەمە بوو تۆزیحێک. دوایەوە حەزەکەی تەوزیح بین لەسەرەوە کاک شێرزاد؟ نانە ئەوە تۆزیح بۆ جەنابەت. زۆر باشە سپاس دەکەم فەرموو. تۆزیح بۆ جەنابەت. بەڵێ حەزەکەم پێم خۆشە بڵێ ناوچە کوردستانی دابڕێنراوەکان نەک ناوچە دامڕێنراوەکان چکە ئەو ناوچانە کوردستانین. بەڵێ سیاسەتێکی شۆپێنانە وای لێ کردو کە ئێمڕۆ ئێمە باز لەسەر و مەسلێکی نێژنا و ناوچانە خۆی لە ئەسڵا کوردستانین. ئەمە یەک. دوایەوە بۆمان دەرکەوت کە ئەم کابرای مالیشیە زۆر شەڕەنگێزە ئەوەتە نەک لەگەڵ کوردەکانە ئیدارە ناکات لەگەڵ براسوونەکانیشمانە ئیدارە ناکات هەر ڕۆژە کێشەیە دروستەکات. منە گەڕێمەوە بۆ خاڵێکی سەرەتا کە جەنابی سەرۆگەیوت ئەم کابرایە مەترسیدارە دیکتاتۆرێت دروستەکات. زۆر کەسە بوو ئەنواع شێوە تەوزیحەیە بەس من ئەڵێم خۆی گەورە لە پشتی جەنابی سەرۆک بەرزانیەوەیە ئەوە ڕاستیەکان وردە هەمووی دەرەکەوەکەم کابرای شەڕەنگێزە ناوێ عێراق بە خۆشی بژی ناوێ خەڵکی عێراق بە ڕەفاهەت بژی ئەوەدا خەڵکی بەغا نیوەی بگرە ساڵ پەنجای سوڵەکە لە سەرجادەکان نەبووە هاتۆ فەرماندەیەکی دیجلەی بۆ من قوت کردەوە لە ناو کەرکووکە خۆی بۆ سەرکردنی کورد هاتووە نەک بۆ قەزەی تیرۆر و ئەم شتانە هاتبێ ئەوەتا لە ئەنبار بینیمان خەڵک چۆن لێ هەساوە ئیشەڵڵا شارەکانی جنوبەمووی لێ هەڵەسن ئەم کابرایەوە دەرەنێن چکە ئەم کابرایە بمێنێتەوە وا بزانم بمبورە ئەو وەسپەیەم بۆ لەسەرم کەناڵی جنابتەوە کرمێک پیسەیە دار ئەخوات دارەکە بۆشەکە کاتێکە زین دارەکە لە دەبێ ئەم کابرایە ئەگەر بمێنێتەوە لەسەر ئەم کورسیە وا بزانم عێراق برە و قەیرانێکی زۆر گەورە ئەبات. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. باخان لە سلێمانیەوە فەرموو باخان خان. ئەم کاتۆ باش زۆر سپاس باخان خان هەموو کاتێکت. تەنها دەستخۆشی بەرنامەکە و لەیەکە زۆر سپاس دەکەم بەداخەوە پەیوەندەکەی پشڕا دەچین لای خەڵەف هەر لە سلێمانیەوە فەرموو کاک خەڵەف. من دەستخۆشی و بەرنامەیەتان دێخم بۆ بەرنامەیەتان بەڵام من هیوای سازبوونەوە بۆ بە ڕێزمام جەلالەکەم و ئەوەندەی کە دەکەن بۆ ئێوە و بۆ هەموو خەڵکی کوردستان. بەڵام من هیوای سازبوونەوە بۆ بەرنامەیەتان دێخم بۆ بەرنامەیەکە
هیواداری انشەڵا بێتەوە ناومان بەڕاستی من ئەوەی کە وەکو پێشمەرگەی دێرین متابعەم کردبێ بەڕاستی دوو کەس لەم دنیا لەم کوردستانە لە هەموو کووردا شانی ئەوەن کە ینی باس کرێن باس یەکێکیان بەڕاستی قازی محەممەد بوو کە سۆپەن پەتی سێدارە ڕای نەکرد لە دەستمی لە ناو میلەتەکەی و خۆی کردە پەتی سێدارەوە لە بەرچاوی میلەتەکەی حەشانازیە بۆ هەموو کورد بەڕاستی مام جەلالێ یەکێکە لە ئەو سەرکردە قارەمانانەی کە وڵاتی خۆی بەجێ نەهێر لەسەر پێنجەم دەوڵەتی عالەما شۆڕشی کرد و میلەتی کوردی بە دنیا ناسان ئێستا بە تاقی تەنیا خۆی نەعەشاعێرە بە تاقی تەنیا بوو بە ڕێی جمهوری عێراق ئەبێ هەموو کورد شانازی بکا بە مام جەلالەوە چونکە مام جەلال سمبوری هەموو کوردە لە هەموو پارچەکانی کوردستان بەڕاستی پیاوێکی قارەمانە پیاوێکی ئازایە پیاوێکی لەخۆ بردووە یعنی هیوای چاکبوونەوەی بۆ ئەکەن ئینشەڵا چاکە بێتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک جەلال ئەسعەد هیوای زوو چاکبوونەوەی بۆ سەرۆکۆمار خواست وەروەها مەبەست حەیدەر نووسیوێتی بەڕێزان کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی ئیسلامیە NRT خۆی نەگونجاندووە لەگەڵ کۆمەڵگەکەمان و بەرنامەی ئاینیتان بە هیچ جۆرێک نییە تکایە بەرنمەیەکی ئاینی باوان یاسی نووسیوێتی داوا لە ئۆپۆسیۆن دەکەم کە بە هیچ شێوەیەک بایکۆتکردنی پەرلەمان دووبارە نەکەنەوە چونکە ئەوە غەدرە لە میلەت و ئەو کەسانە کە متمانەیان بە ئۆپۆسیۆن بەخشیوە. کامەران لە سلێمانیەوە فەرموو کاک کامەران. ئەم کاتێ باش بەڕێز زۆر سپاس کاک کامەران. وڵای بەڕێزمەوەی من دوومایە خەریک ماتا چا پەیوەندی بۆ وەرنەگیرە لامینەوە بەباشی تێنەگەیشتم پەیوەندیم بۆ وەرناگیرێت ببوورە کاک کامران دیارە پەیوەندی بەو فشارەوە هەیە خودت بەو لۆدەوە کە لەسەر هێڵەکانە بۆیە باشە سپاس کاکە تەوەرەکەتان کراوە من لەسەر پێشمەرگە قسەکەم بەڵێ فەرموو کاک ئێمە لە دوو سینەوەتە ئیسالی وەک پێشمەرگێکی خۆبەخش لە دوو سین بەس کاکە مەعاشقەمان کەمە کاکە 450,000 تێگەی حالەتم بەڵێ 450,000 کاکە هیوایە ماڵ و مناڵیش نییە کاکە وەڵای برا بەخۆرانە من ئەمە ڕاست کاکە لەو دەشتا گیرمان خواردین بۆ شاخۆی کاکە ئەنە مەعاشیەوەی ئەوەی مانگ بە عاشقەمان دواکەوت برا بەڵێ حتا چا دینارکەم بدەیت دەکاتی هیوایە دووش نین هیوایە سێش نییە تێگەی براکەم بەڵێ کاک کامران بەس داواکارم کاکە ئێوە شێختەوەری تایبەتی لەسەر پێشمەرگە لەسەر بوتێ پێشمەرگە نە هەر بڵاوە کاکە زیاد دەکری هەر زیاد دەگەری زیادەی تۆ کاکەوەت ئێمە دەبینە لە 2030 بەس پێماوەی بژێ پێشمەرگە زیاد دەکری حتا زیاد دەکرا هەڵە زیاد دەکری کاکە باز یەک جاری زیاد بکرێ چاوەتی لەو دەشتا کاکە لە ژێر خێمە کاکە هەڕقمان بدۆتە شۆڕۆ بەڵێ کاک کامران سپاس ئێمەش کاکە داواگەی سەرێکی حکومەتی هەرێمی کوردستانمان ناوێت باش کاکە مەچ بەزای من ناوێت سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە پێنجێنەوە فەرموو کاک عەلی ئەم کاتت باش برای بەڕێزم زۆر سپاس دەکەین کاک عەلی فەرموو کاکە باوانەکەم من لە دینی کەم ئەندامانەوە قسە لەگەڵاکەم ئێمەوە 5 مانگە موچەیەکەم ئەندامیمان وەرنەگرتووە 5 مانگە بەڵێ بەڵێ 150,000 توخوا ئەوە حکومەتە ئێمە هەمانە کەم ئەندامێک نەتوان موچەیەکی کەم ئەندامی بن 150,000 تەنها ئەوەت هەبوو کاک عەلی بەڵێ ئیتر من ڕێز و خۆشەویستیمەیە بۆ کەناڵەکەتان و هەر زۆر مەمنونی کەناڵەکەیتانم کەناڵی وەکو NRT هەر نەبووە یعنی ئەبێ بڵێ جەزیرەی کوردی زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ قسەکانت عومەر لە شێخانەوە فەرموو کاک عومەر ئەلێ وەرە باش زۆر سپاس ئێوارەت باش کاک عومەر فەرموو باشی سپاس دەکەم کاک عومەر باشە دەستخۆشی لە بەڕنامەکەتان دەکەم زۆر سپاس دەکەین باشە لە هەڕێی کەناڵێەوە دوا دەکەین و واشیوای بووان دەرا بنێریت ئینشەڵا بەرزترین کات بکارەتەوەی عەلیمی کوردستان بەڵێ بەڵێ لەسەر ناوچەی کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێی کاک شێرزان و ئەوەی لە سلێمانی تەلەفۆنی کرد حەز دەکەم ئێوەش کەناڵێکی کوردینە هەردەم هەموو شەیە بەکاربێنن ناوچەی کوردستانیەکان لەژێر لە دەرەوەی هەرێمی کوردستان چونکە ئەگەر ئێوە کەناڵێکی ڕاگەاندنی کوردینە دەبێت ئێوەش وەک قەومیەتی کورد ئەم وشەیە بەکاربێنن بەڵێ و لەسەر مەسەلەی ئەوەشی کە من حەز دەکەم شتێکی تر بڵێم بەڵام لەمێژە بەس حەز دەکەم ڕوونکردنەوەی بدەم کە کاک جەنابی سەرۆک بارزانی لە مانگی ئاداری ڕابردووە و تاسیرحەیدا کە لە
گوتی مالکی عێراق بەرەو حکومێکی تاقایی دەبێت بەڵام ئێوە چەند وەک کەناڵی ئێوە چەند شلوڤەیەکی ناڕاستیاندا گوتیان ئەیا غەرەتێکی شەخصیە لەگەر نووری مالکی بەڵام شکر بە خودێ ئەوا دەرناچوو کاک ئەوە لێکدانەوەی ئەنارتی نەبووە بەڵکو ڕەنگە لێکدانەوەی کەسێک بوو بێت لە ئەنارتیەوە قسەی کرد بێت چاودێرێک سیاسیە کەسێک بەڵام لێکدانەوە ڕای ئەنارتی خۆی نەبووە بە هیچ جۆرەکەی مە ڕای خۆمان نەوتوە لە هیچ بەرنامەیەکدا من زۆر متابعی شلوغەکانی ئەنارتی دەکەم من زۆر جارە خەماڵیەوەم دیت کە گوتی غەرەزێکی لەوانەیە غەرەزێکی شەخسی ڕەنگە وەکو پرسیارێک ئێمە پرسیارەکەمان کرد بێ ڕەنگە کەسێک وەکو جەنابەت پەیوەندی کرد بێ باسی کرد بێ بەڵام وەکو ڕای ئێمە وەکو پەیامی ئێمە یان وەکو لێکدانەوەی ئێمە بۆ شێوەی باسمان نەکردووە کە ئێمە لێکدانەوەکی وای بۆ بکەین چکە ئێمە بە هیچ شێوێک ڕای خۆمان تێکەڵ نەکردووە بەڕای هەر کەسێک هەر میوانێکیان هەر بەشداربوویەک لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا یان بە شێوەیەکی تر بێ سپاس بۆ پەیوەندیەکەت پێشەوا لە کەرکووکەوە فەرموو کاک پێشەوە زۆر سپاس کاک پێشەوە وڵاگیان پێشکی هیوادارم بەڕێز مامجەلال بە تەندروستیی باشە بگەڕێتەوە بۆ عێراق و کوردستان بەڵام تۆڕەکەی من جیاوازە وەڵام من یەک داوایەکم لە قیادەی سیاسی کورد هەیە ئێستا ئەم کێشەیە لە بین سوننە و شیعە هەیە هیوادارم خۆیان نەکەنە سوتەمەنی ئەوان کێشیان ئێمە کێشەمان بوو کەس خەڵک دەهاتن دووفاقە ئیشانە کرد بەڵام با ئێمە حەکیمانە لەو بینە داوەر بین هیچ نەبینە پارسەنگی هیچ لایەکیان نەسونە نەشیعە بەڵام ئێمە ئەگەر بتوانین وەکو کورد لەم ئاسەدا کەسە کێشەیەک دروست بووە لە بینی سوننە و شیعە با بتوانین حەکیمانە بۆ قەزەی خۆمان بەرەو پێش بڕۆنەوەک خۆمان بکەنە پارسەنگی سوننە ئیسلام کاتیا حتا بۆ نمونەت بۆ دەگەنمە کاکشوان چەندین جار مەسەلە العێراقیە لەو کاتیا کە ئێمە کێشەمانە بۆ دووفاقە ئیشانە کرد حەت یەکلایەنە ئیشانە کرد هەموو کاتێک هاتوونە یعنی وەکو دەڵێم لای کورد شتێتیان کرد لە لای شیعە شتێتیان کردووە بۆ نمونە ماوەیەکی دوور نییە العێراقیە کاتی خۆی گوتی کەس بۆی نیگۆرە کەرکووک هین نییە کوردستانی بێت یعنی بەبەسمەوە دەبێت کورد ئێمە زۆر حەکیمانە بەناو مۆزوعەکە بڕۆن بتوانین هەموو شتەکانی خۆمان وەکو پێ ئەگەر وا بێ کاک پێشەوە خۆ دەزانی کێشەی نێوان سوننە و شیعە مەبەستم کورد لە سیاسەکانی عێراقا کۆنترە لەم کێشەی ئێستا نێوان هەولێر و بەغدا بەڵام ئەوەی کە ئەو ڕەخنەیە کە هەیە لە هەرێم ئەوەیە کە هەرێم چووە ناو کێشەکانی نێوان سوننە و شیعە بە شێوەیەک ئەگەر نمونە بینەوە کێشەکەی تارق هاشیمی بوو کە بەو شێوەیی بینیمان هەرێمی کوردستان پێشتر لەو کێشەیە نەبوو بەشێک نەبوو لە کێشەکان بەڵام دواتر بوو بە بەشێک لە کێشەکان زۆر بە کورتێکە قسێک لەسەرەوە هەبێ حتى القاشمي باش زور سپاسەکەم تارق هاشمی هیچێکە بۆ گوتی خەتی سوور لەسەر ئەوەی کە نابێت کورد ببێتە ڕئیس جمهور دووش خەتی سوورە لەسەر هێڵی سوورە لەسەر کەرکووک ئەگەر لە فکرت بێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاراس لە چەمچەماڵەوە فەرموو کاک ئاراس کاکشوان ئێوارە باش زۆر سپاس دەکەین ئێوارەت باش کاک ئاراس سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس دەکەین کاکشوان من وەکو کارمەندێکی گرتوخانەی فیدراڵی چەمچەماڵ قساکەم ئەمەوێت چەند شتێکەیە تا ئیسە بڕا ناکەم کەس پەیوەندی کردبێت دەربارەی ئەو قەڵایە قسەی کردبێ ئەو زۆر باشە فەرموو ئێمە وەکو گرتوخانەی چەمچەماڵ واجبمان فولە ڕاتبمان هەتا بڵێ کەمە جیاوازی هەیە لە هەموو سزنەکانی عێراق هەتا ئێستا ئەو جیاوازیە بە هیچ شێوەیە ئێمە نەمازانێ هۆکارەکەی چییە و چەند جارێکش ئەندام پەرلەمانەکان مەسئولەکانی هەردوو لا دێن گوێرە سەردانی ئەکەن گلەی خۆمانمان کردووە سکاڵامان کردووە بەڵام تا ئێستا هەر بەڵێنە و هیچ شتێکیان نەبردوێتە سەر داواکارین لەڕێی ئەو بەرنامەی جەنابتانەوە بتوانین سکاڵامان بگێنە سەرەوە بۆ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی و لەگەڵ ڕێزما بۆ بەرنامەکەت زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت بڕوا عەبدوڵڵا مەجید نووسیوێتی هیوای سەرکەوتن بۆ کارمەندانی نارتی دەخوازم بە هیوان بەرنامەی ژینگەییتان هەبێت لەگەڵ ڕێزە مەروەها سیدات کوردی نووسیوێتی نازام تێبینەکەی بەباشی لی تێناگەم شۆڕش عەبدوڵڵا نووسیوێتی من دەپرسم دواکەوتنی موچەی فەرمانبەران بە تایبەتی خانەنشینان لە شاری سلێمانی هۆکارەکەی چییە لە کاتێکدا لە سنووری زرد هیچ کێشەیەکی لەو جۆرە نییە ئەگەر لە سنووری زردیش هەمان کێشە هەیە بۆ هیچ لایەک بە بەڵگەوە باسی ناکات فەرزاد لە خەباتەوە فەرموو کاک فەرزاد
زۆر سپاس کاک فەرزاد فەرموو. کاکشیان من یەک پێشنیارم ئەگەر لێم فەرموو. وەڵا پێشنیارەکەم ئەوە بەرنامەیەکتان هەبی لەسەر یارمەتیدانی ئەوەرەکانی برا ئەوەرەکانمان لە سووریای کەمپی دۆمیز ئەو لە زۆر جیان هەنە. بەڵێ. بەرنامەکتان هەبیت خەلکی هاندن ئاگادار بکەنەوە بە ئەوەی هاوکاریان بکەن چونکە بە حکوومەت ناکرێت ئەو هەموو ئاوارە و بکرێتیش ئەوانە بکە ئەگەر خەلک هاوکاری بکات چۆن ئەمە ئاوارەی تورکی دەبوون سوی ئێران دەبوون خەلک بەهانەمان داد بەرنامەکتان هەبیت خەلکی هاندن ئاگادار بکەنەوە هەر ئەوەندەم هەبووە گەر قبول کرد. بەڵێ سپاس بۆ پێشنیازەکەت ڕەجەب لە کفریەوە فەرموو کاک ڕەجەب. ئەم کاتە باش بە قوربان. زۆر سپاس دەکەین کاک ڕەجەب هەموو کاتێک باش بۆ بەرنامەکەتانیش. زۆر سپاس دەکەین فەرموو. من دەربارەی پێشمەرگە قسەکەم کە خۆم پێشمەرگەم. بەڵێ. مامۆستاگیان حتا ئێستا گەم و چەکەما زیادی نەکردەوە 470,000 دینارە لە کرێخانووە دانیشتومە خۆم شەخسی خۆم خاوەن عایلەم لە کرێخانووە دانیشتومە کرێخانەکەم 270,000 دینارە یعنی ئێستا کێشەیە ماڵەوە دروست بووە لە بۆنەی بێپارەی. ئایا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەش و بەخۆرێ ئەم موچەمانە بۆ بخوازێت. بەڵێ. داوا ئەەکەم لە حکوومەتی هەرێم بەش و حەولێکمان بۆ بدەن و چارەسەری ئەم پێشمەرگانە بکەن کە هەمووی خالە کرێی خانووە و ئیجار و خاوەن عایلە و ڕسوا و سەفیربی نەکشتی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. بڕیار مەحێدی نووسیوێتی پێم خۆشە ئەوە بڵێم کە حکوومەت بە شێوەیەکی نادات پەروەرانە هەستاوە بە دەستنیشانکردنی داهێنەران و ئەگەر هەشت بێت کار و پرۆژەکانیشیان بخرێتە پێش چاو بۆ ئەوەی ببێتە چاولێکەریەک بۆ دروستکردنی ئێبداع لە نێو کۆمەڵگەی کوردیدا. هاوکار عەلی نووسیوێتی لە قەڵاتزیەوە تێبینەکەی نردووە نووسیوێتی دەستخۆشیتان لێ دەکەم بەڕاستی بەرنامەکانتان زۆر جوانن هیوادارم لە ساڵی 2013 بەرنامەکانتان جوانتر و چاکتر بن. زۆر سپاسی دەکەین. هێ من هالی شیرۆکی پەیامێکی نووسیوە بۆ هەموو ئەوانەی لە ئاستی ئێمەدا نەماون بێدەنگیمان لە سنوور بەزاندن و هەندێک جار بێئەدەبیکردنی هەندێک لایەن نیشانەی لاوازیمان نییە نیشانەی بێوەڵامی و بێزانیاریشمان نییە ناناواتێ مەگەن ئێمەش وشەمان پێ نەبێت کە وەک گولە سنگی ناحەز بدڕێنێت واش بیر نەکەنەوە نوکی قەڵەممان ئەوەندە کول بێت کە چاوی نووسینمان کوێرکەین. بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامی لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چەند تێبینێکمان بۆ هاتووە ئەناس هاوار نووسیوێتی هیوادارم کەناڵەکەتان زیاتر پەرەی پێ بدرێت لە ڕووی هونەریەوە هیوادارم کەمێک کات بۆ هونەر تەرخان بکەن چونکە بەڕاستی کەناڵەکەتان هیچ بەرنامەیەکی کۆمەڵاتی یان وەرزشی یان هونەری نییە. ئێمە لە ئێستادا ماوەی 2 هەفتە زیاترە بەرنامەیەکمان هەیە بە ناوی ڕۆژانەی NRT کە بەرنامێکی بەیانیانە زۆر بایەخماندا بە بواری کۆمەڵایەتی تەندروستی هەروەها هونەری و ڕۆژانەش هونەرمەندێکیان بەهرەمەندێک ئامادە دەبێت لەو بەرنامەیە دەتوانن زیاتر بەدواداچوون بۆ ئەو بەرنامەی بکەن. بەڵێ پەیوەندیەکتر لەگەڵماندایە باوکی بەرهەم لەگەڵماندایە. سڵاو لێبێ باوکی بەرهەم فەرموو. ئەلو ئەم کاتە باش کاشوان. زۆر سپاس دەکەین باوکی بەرهەم. کاکە سەرەتا داوای زوو چاکبوونەوە بۆ جەنابی مام جەلال و گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ عێراق بەگشتی ئینشاڵڵا. تەوەر قسەکان من لەسەر موچەی پێشمەرگەیە. بەڵێ. باشە وەڵی نازانم باس چی بکەین. باش سەرۆکی ئەم هەرێمە 4 لیوای هەیە کوڕێکی 2 لیوای هەیە کوڕەزای لیوایکی هەیە ئەمە لیوانە هەر لیوایەکی 2 ملیۆن و 3 ملیۆن موچەی یەک پێشمەرگەیەکە. باشم هەموو لیوای بۆ چێمە خۆمان 4 ملیۆنی نەم هەموو 4 لیوا و 3 لیوایە باشم ئەم موچەیە بۆ بەو شێوەیە بۆ شێوەیە فەرقە بێ. ئەو سێم مانگی 20 وەرەقە موچەی هەبێ و پێشمەرگەیکی 400,000 شانازی بە پێشمەرگە واقعینێ ماوەی ئەوانە بەرەکانی شەڕان. ئەنی ئێمە حەقا وەڵای حەقا ئەم حکومەتە بەوە بشێتەوە. سەرۆکی حکومەت بۆ بیر لەوە ناکاتەوە. ماچی ئەجولەینەوە شانازی بە هێزی پێشمەرگە واقعین کەچی هێزی پێشمەرگەش لێرە حیمایەکە خۆی 20 وەرەقە 25 وەرەقە موچەیەتی کە پێشمەرگەیەکی لەو جەبهەیە لەو پێشەوە بەو سەرمایە موچەیەکی کەم. ئەنی ئەمە نەحەقێکی زۆر گەورەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە سلێمانیەوە. فەرموو باوکی محەممەد. کارشان باشیت.
زۆر سپاس دەکەین باوکی محەممەد فەرموو. بەڕێزی کارشوان من لە یەکەی زێرەبانین حمایەی بەرپرسەکان. خۆشحاڵین بەڵێ فەرموو. برا بەرەزەکەم دوو ماوە مەعاشیان نەداوینەتی. بەڵێ. من خاوەنی 5-6 خێزانم ئەگەر مەعاش دەوانێ بڵێم حەڵی ئەوە نەماوە بچمە بازاڕ لە بەرەوەی دوو مانگ خاوەن دوکانەکانیش ناوەجا شتم ناداتی. بەڵێ باوکی محەممەد. خناڵ بەرزەکەتانەکەم لە ڕاگەانەکەی جەنابتانەوە باسی بکەن لە بەرەوەی مەعاشی دەربانیانە بۆچی لیواقانێک لە کاتی خۆی ئەدێ ئێمە 40 ڕۆژاری و 50 ڕۆژاری مەعاشان بەنێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید. دیارە من دەنگیت بەڕاستی ئەوڕۆ ڕێستێکی سراحەتێکی بدەوێت بەڵام هەندێک بیرروڕای ڕاستی ڕوونکردنەوەی دەوێت. سەبارەت بە پەیوەندیەکەی مام قادر بەڕاستی ئێمە هەرێمی کوردستان وەکو پەیامی خەڵکەکەی پەیامی ئاشتی و پێکەوە ژیانە یعنی هەندێک بیرروڕایە یعنی زیان دەگەێنێ بە پێکەوە ژیان ئێمە لەگەڵ تورکمان مەسیحی عەرەب و بە جیاوازی ئاین و ڕێگەزوونەتەوە یعنی ئێمە لەسەر ئەساسی هاوبەش زۆربەی بیرمەندان کە لە وڵاتانی ڕۆژئاوایی کە شوێنێکیان کردووە بە نیشتیمانی خۆیان مێژووی هاوبەش یعنی تاریخی مشترەکیان کردوتە بنەما یعنی فەرقی نییە ئەوە مسلمانە جوولەکەیە یەهودیە کوردە عەرەبە هەر شتێکە ئێمە داوای جیاببوونەوەمان نەکردو لە دەوڵەتی عێراقی یعنی هەتا بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمیش یعنی بە جۆرەی مادەی سەدوسن لە دەستوردا هەیە ئەو خەڵکانی ئاوارە بوون بگەڕێنرێنەوە و خەڵکانی ڕەسەنی عەرەب کورد تورکمان لەوێ ریفراندۆم بکرێ ئەو کاتە هەمومان بەیەکەوە بڕیار دەدەین و هەر کەسێ لەناو ئەو هەرێمە دژی جا بە فێدرالی بڕیاری تاقەنووسی خۆی دا کە ئینتیمای بۆ هەرێمە هەبوو مافی یەکسانی کورد بێ عەرەب بەڵێ کاک حەمید زۆر سپاس بۆ پەیوەندەکەی کاک حەمید بەداخەوە بشرا محەممەد لە سۆچەماڵەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتۆ باش. زۆر سپاس کاک محەممەد هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکەت دێکەم. زۆر زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو. وەڵی ئێمە وەکو پێشمەرگانی یەکەی پاسەوانی بەڵێ ئەوە سێ مانگە ماش ماوەرەکە هیوادارین بەرنامەیەکمان بۆ دابنەی باسی پێشمەرگەی بۆ بکرێ. بەڵێ ئەوە سێ مانگە ماش ماوەر نەکردووە تقریبا نەکاتە 90 ڕۆژ. ئایا بزانم ئەمە کێ بەرپرسە لەم کارە پێشمەرگانی ناوچەکان. بەڵێ هیوادارم بەرنامەیەکمان بۆ دامنی ئێوارەیەکی بەرنامەیەکی دامنی بۆ سەربارەت بە پێشمەرگان لە ناوچەکان. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد. سەمیر لە ڕزگاریەوە فەرموو کاک سەمیر. کاک سەمیر گوێ لە دەنگمانە؟ کاک سەمیر لە ڕزگاریەوە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. باوکی ڕێزدار لە هەریرەوە فەرموو باوکی ڕێزدار. فەرموو باوکی ڕێزدار. باشی بەڕێزەکەم زۆر سپاس دەکەین. دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم پێشەشی. سپاس دەکەین باوکی ڕێزدار. بەڵێ فەرموو. ئەوە باشە لەبەر هەتا ئێستا کە لە بەرلەمانەوە بڕیارێک لەسەر موسەی پێشمەرگە نەهاتیتە گۆڕێ هەتا الان گوێم لە بەرنامە لە ڕۆژەشی گوێم لێ نەبووە لە دەستی ئەوەی لە بەرلەمانەوە. بەڵێ ڕۆژەشی بەحسی بکەن بزانم بەس بەحسی موسەکەی بکەن ناکەم بەس قسەی لەسەر پێشمەرگەی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. کاروان لە قەزای خەباتەوە فەرموو کاروان. کاک شوانجان باشی؟ زۆر سپاس کاروان. کاک شوانجان کاکە جانەرێ ئەم حکوومەتەیە ئەمە هەر ئەم خەڵکە نازانم بە غەشی مەزانێ بە چی ئەزانێ. بەڵێ کاروان شوانجان هەر باسی کێشەی نازانم ناوچە کێشە لەسەرەکان کاکە مەنزیلمان نییە ئێمە برا وەڵی ئەم خەڵکە
فەرموو لە فەلوجە و لە بەغا بەزین بە 500 لێرە بە 950 کاکە بۆچی ئەم فەرقە هەر عێراق نییە کوردستان هەر لە عێراق نییە بۆچی ئەم فەرقە ژێرمان نەوتە وەڵی کەرکووک قەسەم بەخوا چەرخێکی پێوە نیە تەقێتەوە يعني ئەمە معقول نیە يعني چارێ بۆ خەڵکەکەن بەنزین نییە بازار گرانە ئەم خەڵکە يعني وێران بووین ئیبادە بووین وەڵی هەمومان سەری خۆمان هەڵەگرین نەڕێن باخوا سپاس بۆ کاکاروان مامۆستا سۆران لە دروست خورماتوو کاکسوانیان شەو باش شەو باش مامۆستا سۆران فەرموو برای بەڕێزم زۆر سڵاو ڕێزم هەیە بۆ یەکێکە کارمەندەکانتان زۆر سپاس بەناوی هەمویانەوە زۆر سپاس دەکەین کاکە شوانگیان من زۆر سەیرم بێ لە خەڵکی وڵاتی خۆمان خەڵکی کوردستان بڵێن یعنی ئێمە باوکێکمان هەیە باوکمان یەک قاچی بڕاوە سەردانی کەسوکارەکەی خۆی ناکە دوو باوکێکمان هەیە کە گوێی نییە گوێ لە مناڵ و لە کەسوکاری خۆی ناگرێت من چیت بۆ باز بکەم ئەوەنەم لە دڵایە ئەوەندەم هەیە کە بیڵێم بە 2 دقەی تەلەفۆن بە 5 دقەی تەلەفۆن تەواو نابی ئەتوانم پێت بڵێم ئەگەر کاتم هەبێ بە 2 ساعت قسە لەگەڵاتم ئەو کاتش قسەکانم تەواو نابی ئەوەنە ڕەخنەم هەیە لە سەرکردەکانی کورد من باسی دووزی خوڕاتت بۆ بکەم کاکە لە 2003 تاکو ئێستاگە سەعەتدای یەک مەسئولێک و سەرکردەیەکی کورد ئەکەم لە کوردستانەوە هاتبێ سەردانی شارەکەمی کردبێ کە شارەکەم لە هەموو جوارێکەوە دژایەتی بە قەومی کورد دەکرێت و لە وزارەتی تەربیەوە بڵێن وەکو شورتە و تاعینات بڵێن لە هەموو بوارێک ئێمە غەدرمان لێکراوە ئایا ئێمە بۆ کاتێ گەر پێشمەرگە داوای حەقی خۆی بکات حکوومەتێکی گەندەڵمان هەیە بەڕاستی ئەڕۆی تۆ لە دایرەیە کاتەوێت ئاین بیت با پێت بڵێم لێکە لەم نامەوێت ناوی حزبەکەش بێنم لێکە لە دایرەکان دوو سڵماتوە بۆ مەسەلەی تاعینات من شخصی خۆم ئامادە بووم و ڕۆشتم بۆ تاعینیەکە ئەوەی لە قورعەکە ناوی دەرچوو دوای ئەوەی کە قورعەکە تەوابوو هەستان کە سوکاری مەسئولانی خستە شوێنی لە تەربیە هەروایە ئەڕۆی لە پێشمەرگایەتی هەروایە من داواکارم لە خەڵکی کوردستان ئیتر بە هیچ جۆرێ داواکاریان لە حکومەت نەبێ لەبەر ئەوەی حکوومەتی ئێمە هەردوو گوێی نییە کە گوێ لە ملت بگرێ زۆر سپاس دەکەم و نامەوێت کاتت لێ بگرم ئینشاڵڵا کاتێکتر پێویستان پێوەکەم زەخمەی دڵی من زۆر زۆرە بەس بە تەلەفۆن تەواو نابێت زۆر سپاس دەکەم کاکە شواگیان با کات لەو برادرانش نەگرم ڕێز و سڵاو تایبەتیم هەیە بۆ هەموو کارمەندانی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕێکان لە کەلەکچیەوە فەرموو کاک ڕێکان باش کاک سوان سپاس دەکەین کاک ڕێکان فەرموو باش وەزان زۆر سپاس دەکەم کاک سوان هیوا پێشەکیوە خواز مام جەلال بە زووترین کات بگەڕێتەوە کوردستان بەڵێ من لە کۆمەلگای کەلەکچیەوە تەلەفۆنتان بە دەکەم خۆشحاڵین کاک ڕێکان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بەسەر چاوم چاوت خۆش بێ بۆ خزمەتی کەلەکچیانی بۆ پرۆژەکان هیچ پرۆژێک زۆر بە کەمی پرۆژە نییە لە کەلەکچی نە خزمەت گوزاریش لە قوتابخانە زۆر کەمە یاریگا نییە شارەوەبانەکانمان دروست نییە تاعینات زۆر کەمە بە نسبەی کەلەکچیانی لە خزمەت گوزاریەوە حکوومەت هەما کەلەکچی داگە پشتگوێی خستە تقریبا ئەگەر پشتگوێیش خستی ئەمە بارەت بە درستی تقریبا نازم خزمەتێک جاریە هەیە بەس زۆر بە کەمی داواکاری معنەوە کە حکوومەت هەرێمی کوردستان بەرپرسەکاری گەورە لە پارلەمان سەردانی شاری کەلەکچی بکەن با سیرکەن ئەو قڕوقڕاوە خەڵک بێزار بینەوە یعنی قوتابیان ناتوانین بچنەوە قوتابخانە گەنجەکان جێگا نییە بخۆیان بچنێ دانیشن لە پارچێکی جێگای نییە ئەوە پرسیارەکەم زۆر مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەنگەر لە گەرمیانەوە فەرموو کاک سەنگەر بەڵێ دیارە پەیوەندەکەی کە سەنگەر پچڕا باوکی دالیا لەگەڵماندایە ئەم کاتە زاکات شوان باوکی داریان زۆر سپاس دەکەین فەرموو باوکی داریان فەرموو باوکی داریان دەبارەت بە هەرێمی کوردستان بەڵێ من لە کوردستان مەسئول نابینم کۆمەڵێک بازرگانی تاجرە بینم کە تجارەتەکان بە خوێنی ئەم خەڵکەوە ئەوە مانگێکە لە دوو دانە مانگ لە سلێمانی خۆپیشاندان بوو دیشی سەرۆکی هەرێم کە گەندەڵی و کە دیکتاتۆری ئەو شتانە هەیە بەڵام ئەمانەی گوازنەوە بۆ مالیکی ئەلەنگ وایە لە ئەنبار خۆپیشاندان کراوە لە دیشی مالیکی بەواتە سەرۆکی هەرێم زۆر لە مالیکی باشتر بێ
بەڵێ باوکی دانیان سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە حاجیاوە فەرموو کاک ئەحمەد باش زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد هەموو کاتێک وەڵای من لەسەر زیندانی سیاسەکان قسان دەکەم بەڵێ فەرموو هەربین بۆ جارێکی کەشگراینەوە نازانم وەکمە وعدی پێداوین و کەرتی هیچیشی دیار نییە لا مەمنون کە بەرنامەیەکی لەسەر زیندانی سیاسی دابەزێنن بەڵێ زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە ڕزگاری کاک محەممەد لە ڕزگاریەوە فەرموو کاک محەممەد الو فەرموو کاک محەممەد گوێمان لە دەنگتە فەرموو کاکە بەنسبەت ماما پێشمەرگە سوپای 5 زیرەوانی بوو لە 97ەوە پێشمەرگە بووین هەتا 2011 ئەمە تقریبا 15 نەفەر بوون خۆمان فەسل کرد لە 2009 خۆمان فەسل کرد هەتا 2011 ناومان هەرمان بوو معاشیان وەردەگرت لە سوپای جراینا سنوات خۆمان هەندە جماعەت گوتیان گفت فەسل کراینە کە لە 2009 هەتا 2011 معاشیان وەردەگرت حەزمان لێیە بگەڕینە سەرناوی خۆمان وەکو پێشمەرگەی کە خۆمان فەسل کردی حەزمان لێیە بگەڕینە سەرناوی خۆمان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک سەرکەوت خەلەکەنی نووسیوێتی هیوای زوو چاکبوونەوە بۆ مامەگیان دەخوازم چونکە ئێستا هەموو عێراق پێویستی پێیەتی هەروەها بیار بابان نووسیوێتی 120 میلیۆن دینار تەنها بۆ یەک شەوی سەری ساڵ بە بەلاش دەڕوات بدرێت بە دەستکورتان باشتر نییە هەروەها نۆرس کوردش دەڵێت ئێمە وەکو کارمەندی تەندروستی داواکارین دەرماڵەی ترسناکیمان هاوتا بکرێت کە ساڵی 2012 بڕیادرا لەلایەن جێگیری سەرۆکی حکوومەت دواتر جێبەجێ نەکرا دواتر مانگرتنمان ڕاگەیاند کە لە ساڵی نوێ لە 2013 لەگەڵ بودجەی نوێ زیاد بکرێت سوپاسان دەکەین بۆ گەیاندنی دەنگمان بەشدار ئەبوبەکر نووسیوێتی هیوادارین پێمان بڵێن ئێوە حەزبین یان سیاسی و ئەگەر کەرتی تایبەتن بۆچی وا قسە دەکەن کە ئێوە هەمیشە دژی دەستکەوتەکانن من نازم هەموو بەرنامێکە بێت باسی ئەو بکەین کە ئێمە قسەمان نەکردووە بەڵکو ئێوە قسەتان کردووە ئەگەر دژی دەستکەوت بن یان لەگەڵ دەستکەوت بن یان ڕەخنەتان گرت بێ یان دەستخۆشیتان کرد بێ ئەوە قسەتان کردووە نەک ئێمە بەڵە پەیوەندیەکتر لەگەڵماندایە باوکی محەممەد لە هەریرەوە فەرموو باوکی محەممەد ئەو کاتت باش کاکە شوانجان زۆر سپاس باوکی محەممەد وەڵا گەر ڕێگەم پێ بدەی کاکە شوانجان دەمەوێت بە نسبەت برادەرێک پێش ئێستا باسیەوەی کرد لە پەرلەمان بۆ باسی پێشمەرگە ناکرێ من بێرم عین دڵنیاکەمەوە لە بودجەی ساڵی 2012 لە کاتی قسمکردنی یەکێک لە مناقەشەکانی باسی پێشمەرگە بوو بەڵام با دڵنیا بیتەوە کە هەموو زۆربەی هەر زۆری خەرکی کوردستان دیتی کە لەلایەن لیستی کوردستانی وا ڕەتکرایەوە کە موچەی پێشمەرگە زیاد بکرێت بەڵکو یەکێک لەو کەسانەکە زۆر دژی ئەوەستاوە سەرۆکی لیستی کوردستانی بوو سۆزانی خاڵە شەرابی کەوتی زۆر تاکیدی لەوەیە کردەوە ئایگۆت باستاوەڕێی بەغدا بکەیت بەڵام من داوا لەو برا پێشمەرگانەکە بەڕاستی یعنی پێویست بەوە ناکە ئەوە لیستی کوردستانی بوو بەڕاستی ڕەتی کردەوە زیادکردنی موچەی پێشمەرگە بۆیە تەماشاکە یعنی ئێستا ئێمە لە بەرامبەر هێزی ماڵێکی ڕاوەستاین یعنی قەت لەو تاوقوعی یعنی معنی چی موچە پێشمەرگە بداتن مافی امتیازات پێشمەرگە بداتن بۆیە ناری پێشمەرگە تاوەڕێ ئەوەی بکاتن تاوەڕێ دەستی مالیش ئەبێت داوا لە حکوومەتی هەرێم بکات و حەقی دەکات حکوومەتی هەرێمە لە حکوومەتی هەرێم وەری بگری بۆیە داوام برا پێشمەرگەکەم ئەوە لیستی کوردستانی بۆ ڕەتی کردەوە زیادکردنی موچەی پێشمەرگە بۆ دنیا بوونیان لێ ڕای سوپاسم بۆ جەنابتان زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت ئارام لە شەقڵاوەوە فەرموو کاک ئارام کاک ئارام لە شەقڵاوە فەرموو کاک ئارام کاک شوانجان هێوارت باش زۆر سپاس دەکەین هێوارت باش کاک ئارام فەرموو ممنون دەستخۆشی بەرنامەکە دەکەین زۆر سپاس دەکەین بەڵێ کاکە ئەمە خەرکردە بەچ ڕازیە وەرە بڕۆتە لە مارێ معاش نییە سێ نەفەر چوار نەفەر معاشیان نەبێت زادە بانیان بۆ نەکرابێ بۆ ئەو شتا بۆ نەکرابێ سفیان نەدراتێ خاڵی بادیان نەدراتێ و خەرکە بەچ ڕازێ بابم 2003 بیناوکی سەدام ڕوخا
2003 سەدام ڕووخا کەس لێ بشقاتێ بکرد کاک شوان جانان عاشۆ خەرکە بۆ هاکە بەڵێ كاك علي لشان التلفون كارك كاك علي تودا بالمكانين والسباق الجابرون وكارك عمل عكابر ممنون شديت مارد بطل دشت وزاد جاريات شكاكا اخر كلاك بغير رسل اخر كلامك نوري ما في سبب زكاك بس اخر نوري ما في بيت دامات لك شاف طارما بك بغير رسل اقول له اخر كلامك بغير يشعروا دستيك تيبكري دستوشي ليك ابو سوسباط وقع سپاس بۆ پەیوەندەکەت کاروان لە هەریرەوە فەرموو کا کاروان باش کاک شوان زۆر سپاس کا کاروان باشی بەڕێز دەستخۆشیان لێ دەکەن لە بۆ بەرنامەیە بەڕاستی مانێ بەرنامەکانتان جێی مانێ دەستخۆشیە زۆر سپاس دەکەین کاکە کاروان کێشەکمان هەیە چەند جارش پەیوەندیمان بە مانێ بەنگۆ کردیا لە ئەوەی بە ڕێگای تەلەفۆن ئەو کرێچەکانی هەری لە 2007ەوە عرضیان تەوزیع کردیا کرێچەکانی بە بڕیاری کارنێچیری بەڵێ بەڵام هەتاکو ئێستاکە هیچ دیار نییە ئەو عەرزانە ئەو هەمایتەوە چەند جارێک پەیوەندیمە بە ڕێز مەحافظ کردیا کاک نەوزاد هادی بە شارەوانی هەتا ئێستا هەمایتەوە هەر دەرێ کێشەکە چارەسەر دەکەێت بەڵام هەتاکو ئێستاکە چارەسەر نەکرایە ئەگەر لە ڕێگای جەنابتانەوە هەوڵەتمان لەوە بدەن بەڕاستی وەزعمان زۆر ئەوەیە کرێچینە ئەو عەرزانە تا ئێستا تەوزیع نەکرا هیچ خەبەریشی نییە لە 2007ەوە بەڵێ کا کاروان من ناوچەکانی شاوێش و دارەتوو ئەوانە هەموو عەرزەکان تەوزیعکرا هیچ کێشیان نەبووە بەس نازانم لۆ دەشتی هەریر ئەو کێشەی لەوە دروست بووە هەتاکو ئێستا عەرزانە هیچ مەسیری دیار نییە لە 2007ەوە ئەمە بەڕاستی هەریەکاو بێئومید بووینە بەڵێ سپاس بۆ کا کاروان لە هەریرەوە کە دوا پەیوەندیمان بوو لەسەر تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک جەلال ئەسعاد نووسیوێتی لە مەسیفەوە تێبینەکەی نردووە دەستخۆشی لێکردوین و هیوای زوو چاکبوونەوەی بۆ سەرۆکۆمار خواستووە هونەر فەتاح نووسیوێتی داواکارم لە میدیاکان بە NRTشەوە ئەو کێشانەی کەوا لە چەمچەماڵ ڕوودەدەن زۆر گەورەی نەکەنەوە ناوی چەمچەماڵی پێ لەکەدار نەکەن چونکە هەمان ئەو کێشانە لە شارەکانی تریش ڕوودەدەن هونەر جەمال نووسیوێتی بەرپرسان ئاگاتان لە براسووریەکانمان بێت کوردن خۆشمان ئاوامان لێ قەوما با بیرمان نەچێتەوە سنووریان لێدا مەخەن سربەست چا نووسیوێتی هیوادارم بەرنامەیەک تەرخام کەن بەو ماڵە لەشفرۆشانەی کە لە سلێمانین و شاری سلێمانیان پیس کردووە بەڕێزان تا سبێنی هەمیشە لە خۆشیدا بن.